لا کارتانەوەی هێرشەکان بۆ سەری ئێران با درۆن و موشک بنکەکانی ئەمریکا و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لە هەرێمی کوردستان کردە ئامانج و بازنەی هێرشەکانی بۆ سەر هەرێمی کوردستان فراوانتر کردووە. ستیڤ ویتکۆف سەبارەت با دانوستانەکان لەگەڵ ئێران ڕایگەیاند. دانوستانکارانی ئێران بە پێداگری لەسەر مافی پیتاندنی یۆرانیۆم دەستیان بە دانوستان کرد. وتیشی لایەنی ئێرانی هەڕەشەیان لێ دەکردین. ڕۆژنامەی بلومبێرگ بڵاوی کردوتەوە لە کۆگاکانی وڵاتی قەتەردا تەنیا بۆ ماوەی 4 ڕۆژ تەقەمەنی سیستمی بەرگری ئاسمانی پاتریۆت ماوە بۆ بەرپەرشدانەوەی هێرشە موشەکی و درۆنیەکانی ئێران. لە کەرکووک سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم بۆتەوە و یاریدەدەری بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای کەرکووکی شۆکارەکەی بۆ بڕانی ئەو غازە دەگەڕێنێتەوە کە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا بەگەڕدەخات. سڵاوتان لەوێ بەڕێزان، لاوان فازڵم هەواڵەکانی کاتژمێر 4تان پێشکەشەکەم. هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بەردەوامە و لە 4مین ڕۆژی جەنگەکەدا لا کاردانەوەی هێرشەکاندا ئێران بە درۆن و موشک بنکەکانی ئەمریکا و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لە هەرێمی کوردستان کردە ئامانج و بازنەی هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان فراوانتر بووە. بەربەیانی ئەمڕۆ دوو جار بە درۆن هێرش کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سیستمی بەرگری ئاسمانی هاوپەیمانان بەرپەرچی هێرشەکەیاندایەوە. هەر ئەمڕۆ دەوروبەری کاتژمێر 9 بەیانی با درۆن و موشک هێرش کرایە سەر کەمپی ئازادی کۆیە کە بۆ کە سوکاری پێشمەرگەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران تەرخان کراوە. تارق حەیدەر قایمەقامی کۆی ڕایگەیاند بە 3 درۆن هێرش کراوەتە سەر کەمپی ئازادی و یەکێکیان با نەخۆشخانەکەیان کەوتووە، دانەیەکیش بەر کۆگای چەک و تەقەمەنی کەوتوو لە ئەنجامدا کەسێک بە سوچی بریندار بووە. دواتر بۆ جاری دووەم هێرشکرایەوە سەر کەمپی ئازادی لە کۆیە بە جۆرەی زانیاریەکان هێرشەکە بە ژمارەیەک درۆن بووە و ناوەندی ڕاگەیاندنی کردوتە ئامانج، بەڵام چونکە پێشووتر ئەو شوێنە چۆڵ کراوە هیچ زیانێکی نەبووە. هەروەها نیوەڕۆی ئەمڕۆ لە نزیک بە حرکەی هەولێر دوو درۆن خرانە خوارەوە و دووکەڵێکی گەورەیان لێ بەرز بووە. لە 4مین ڕۆژی جەنگەکەدا هێرشەکان سنووری پارێزگای دهۆکیشیان گرتەوە، کەمپێکی ئاوارەکان کرایە ئامانج بە جۆرەی زانیاریەکانیش بەهۆی کەوتنی چەند پارچە و ساچمەی موشەکێک بۆ ناو کەمپەکە کچێک بریندار بووە. لە ئێستادا لێکۆڵینەوەی هێزە ئەمنیەکان لە شوێنی ڕووداوەکە دەستی پێکردو و هێشتا بە ڕسمی ڕانەگەێنراوە کە ئەو موشەکانە لا چ ئاراستەیەکەوە هاوێژراون و سەرچاوەکەیان کوێ. جا هەواڵێکی بەپەلە هەیە. باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق داوا لە کارمەندەکانی دەکات کارمەندە ناسەرەکیەکانی لە تەواوی عێراق کات وڵاتەکە جێبێڵن. باڵۆزخانەکە لە ڕاگەیانداوەکەدا کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی کردوتەوە ئاماژە بەوە دەکات ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێنمایەکانی گەشتکردنی بۆ عێراق نوێ کردوتەوە. جا هەر لە 4مین ڕۆژی جەنگەکەدا سنووری ململانەکان لە بازنەیەکی ناوخۆییەوە گۆڕدرا بۆ ڕوبەڕووبوونەوەیکی کراوە لە نێوان جەمسەرە سەرەکیەکانی هێز ناوچەکەدا. ئەمڕۆ دیمەنی سەربازی گۆڕانکاریی بەخۆ بینی لە کاتێکدا ئیسرائیل هێرشە ئاسمانەکانی بۆ سەر لوبنان و ناوخۆی ئێران چڕ کردەوە، تاران با شێوەیەکی ڕاستەوخۆ بنکە و باڵۆزخانەکانی ئەمریکای لە سعودیە و وڵاتانی کەندا و کردە ئامانج. هەروەها بە درۆن و موشک هێرشی کردە سەر کەشتی فڕۆکە هەڵگری ئەبراهام لینکن. ئەم پەرسەندنانە نەک هەر هەڕەشە لە سەقامگیری سیاسی دەکەن، بەڵکو بەهۆی ڕاگررتنی هەناردەی وزە لە قەتەر و پێکدادانە دەریایەکان لا کەندا و ئاسایشی ئابووری جیهانیشان خستۆتە ژێر مەترسیەکی جددیەوە. ئەمڕۆ سێشەمە شەپۆلێکی نوێی هێرش و بۆردومان ڕۆژهەڵاتی نێوەڕاستی گرتەوە، لەوانە بۆردومانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و هێرشی درۆنی ئێران بۆ سەر باڵۆزخانەی ئەمریکا لە ڕیاضی پایتەختی سعودیا. جەنگەکە چۆتە ڕۆژی 4مەوە و هیچ نیشانەیەکی هێوەربوونەوەی پێوە دیار نییە. دوایەوەی ئەمریکا داوای لە هاوڵاتیانی کرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبهێڵن، دوو درۆن خۆیان بە باڵێۆزخانەی ئەمریکا لە ڕیاضی پایتەختی سعودیە کێشا. وەزارەتی بەرگری سعودیا ڕووداوەکەی پشتڕاست کردەوە ڕایگەیان زیانی مادی کەم و ئاگرێکی بچووک کەوتۆتەوە. جگە لە سعودیا ئێران چەندین جار بە موشک و درۆن پێگە ئەمریکیەکانی
لە بەحرێن و عومان و قەتەریشی کردە ئامانج. قەتەر ڕایگەیان دوو فڕۆکەی بۆمب هاوێژ و دوو موشەکی بالیستی ئێرانیان خستۆتە خوارەوە. کۆمپانیای وزەی قەتەر بەرەمهێنانی گازی شلێ ڕاگرت. هەروەها سوپای پاسداران بڵاوی کردەوە. هێزی دەریایی وڵاتەکەیان بە 4 موشک هێرشی کردوتە سەر کەشتی فڕۆکە هەڵگری ئەبراهام لینکۆڵنی ئەمریکا. جگەلەوەش لە ئێستادا سوپای پاسداران هێرشی نوێی موشەکی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردووە و دەنجی تەقینەوەی بەهێز لە ئۆرشەلیم قودس دەبیسترێت. فەرماندەیی ناوەندی سنت کۆم ڕایگەیان تا ئێستا 6 سەربازی ئەمریکی بەهۆی هێرشی ئێرانەوە کوژراون. لە بەرامبەر هێرشەکانی ئێران ئەمریکا ئەمڕۆ زنجیرەیەک هێرشی بۆ سەر ئێران ئەنجامدا و پێگەکانی سوپای پاسداران لە ئەسفەهان و کرمان و مازەندران و چەندین شاری دیکەی ئێران کردە ئامانج. لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە دیاریکراوی لە سنە و مەهاباد و ورمێ بردومانی بنکەکانی پاسداران ئیطلاعات پۆلیس و پاسەوانی سنوور بەردەوامە. لەلایەکی دیکەوە هەر ئەمڕۆ ئیسرائیل بڵاوی کردەوە توانیویانە باڵەخانەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێران بکەنە ئامانج. هاوکات ئیسرائیل ئەمڕۆ بەیروت و باشووری لوبنانی بردومان کرد. بەهۆیەوە لانی کەم 52 کەس کوژراون. نیوەڕۆی ئەمڕۆژ جارێکی دیکە ئیسرائیل بە درۆن بارەگای حەژی شابی لێنێنەوە کردە ئامانج و تا ئێستا زیانەکان نەزانراون. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ وردەکاری دواساتەکانی دانوستانە ئاتۆمیەکانی واشنگتن و تارانی پێش پەرەسەندنی گرژەکان و دەستپێکردنی ململانێ سەربازەکان ئاشکرا کرد و ڕایگەیاند لایەنی ئێرانی هەڕەشەیان لێ دەکردین. ستیڤ ویتکۆف لە لێدوانێکدا بۆ کەناڵی فۆکس نیوزی ئەمریکی ڕایگەیان دانوستانکارانی ئێران با پێداگری لەسەر مافی پیتاندنی یۆرانیۆم دەستیان بە دانوستانەکان کرد. بەڵام ئێمە وەڵامماندایەوە کە دۆناڵد ترامپ مافی ئەوەی هەیە ڕێگریان لێ بکات. وتیشی دانوستانکارانی ئێرانی هەوڵیان دەدا لە ڕێگەی هەڕەشەوە دەستکەوتی سیاسی بەدەستبێنن، ئەمەش هەنگاوێکە بەڕاستی گەمژانە بوو. ویتکۆف ئاشکراشی کرد تاران نزیکەی 10,000 کیلۆگرام مادەی ئەتۆمی هەبووە کە 460 کیلۆگرامی بە ئاستی 160 پیتێنراوە و 1000 کیلۆگرامیش بە ئاستی 120 پیتێنراو بووە. دانوستانکارانی ئێران شانازیان بەوە دەکرد کە 460 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراویان بە ئاستی 160 هەیە و دەیانزانی ئەم بڕا بەشی بەرەمێنانی 11 بۆمبی ئەتۆمی دەکات. ستیڤ ویتکۆف ئەوەشی خستە ڕوو پێشنیازمان بۆ ئێران کرد بۆ ماوەی 10 ساڵ پیتاندنی یۆرانیۆم ڕابگرێت. بەڵام ڕەتیان کردەوە ئەمە شۆکاری سەرەکی و پاڵنەر بوو بۆ هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران. چوارەم ڕۆژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە ڕێگەی موشک و درۆنەوە هێرش دەکاتە سەر بنکەکانی ئەمریکا لە کەندا و لە ئەنجامی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەری. ڕۆژنامەی بلومبێرگ راپۆرتێکی لەسەر دۆخی تاقەمەنی و هەوڵە دیپلۆماسیەکان بڵاو کردوتەوە. ڕۆژنامەی بلومبێرگ بڵاوی کردوتەوە لە کۆگاکانی وڵاتی قەتەردا تەنیا بۆ ماوەی 4 ڕۆژ تەقەمەنی سیستمی بەرگری ئاسمانی پاتریۆت ماوە بۆ بەرپەرزدانەوەی هێرشە موشەکی و درۆنیەکانی ئێران. وڵاتانی ناوچەکە بەهۆی ئەم کورتهێنانەوە داوای ڕاگررتنی دەست بەجێی هێرشەکان دەکەن. قەتەر و ئیمارات لە ڕێگەی هاوپەیمانەکانیانەوە هەوڵ دەدەن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕازی بکەن کۆتایی بە هێرشەکان بۆ سەر ئێران بهێنن. ئەم هەوڵانە لە کاتێکدایە کە سیستەمە بەرگریەکانی ئەو وڵاتانە پێویستیان بە بڕێکی زۆر تەقەمەنیە و مەترسی پەکەوتنیان لە ئارادایە. وڵاتانی کەندا و هەوڵەکانیان بۆ بەهێزکردنی توانای بەرگری ئاسمانی چڕ کردوتەوە. بە جۆرەی راپۆرتەکە بەرپرسانی ئەو وڵاتانە پێیان وایە هێرشە درۆنیەکان مەترسیان لە هێرشی موشەکە بالستیەکان زیاترە و زیانی قورسیان بە کەرتی وزە گەیاندووە. محەممەد بن زاید ئال نەهیان سەرۆکی ئیمارات و شێخ تەمیم بن حەمەد ئەلسانی میری قەتەر لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیان با سەرۆکوەزیرانی بەریتانیا، سەرۆکۆماری فەڕەنسا و ڕاوێژکاری ئەڵمانیاوە کردووە. ئامانجی پەیوەندیەکەیان داواکردنی نێوەندگیری و هاوکاریە بۆ کۆتایی هێنان بەم دۆخە. بەهۆی جەنگەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان ڕوبەڕووی شەپۆلێکی نوێی گرژی و ئاڵۆزی سیاسی و سەربازی بوونەتەوە. ئەم گرژیانە کاریگەری ڕاستەوخۆیان لە سنووری بەرەکانی جەنگ تێپەڕیوە و جونگە سەرەکیەکانی ئابووری جیهانی پەک خستووە. هەر لە پەککەوتنی هاتوچۆی ئاسمانی و دەریاییەوە تا دەگاتە هەڵکشانی خێرای نرخی وزە و زێر نیشانەکانی قەیرانێکی قوڵی دارایی دەردەکەون. لەمین هاوسەیە تیشک دەخێنە سەر ئەو زیانە گەورانەی بەرکەرتی بازرگانی
وزە و گواستنەوە کەوتون و شیکاری بۆ ئەو گۆڕانکاریە کت و پرانش دەکەین کە بازاڕە جیهانیەکانی هەژاندووە. ئاڵۆزەکانی ناوچەکە کاریگەری ڕاستەوخۆیان کردوتە سەر جومگەکانی ئابووری و بازرگانی، چی لەسەر ئاستی ناوخۆی و چی لەسەر ئاستی نێودەوڵەتی. کۆمەڵی فڕۆکەخانەکانی ئەڵمانیا پشتڕاستیان کردوتەوە کە بەهۆی گرژەکانی ناوچەکەوە هاتوچۆی ئاسمانی زیانی بەرکەوتووە و هەزاران گەشتیار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گیریان خواردووە. کۆمپانیای ADV ڕایگەیاند تاوەکو 5 سەی 2026 زیاتر لە 450 گەشتی ئاسمانی لە 8 گەورەترین فڕۆکەخانەی ئەڵمانیا هەڵوەشێنراوەتەوە. گەشتەکان بۆ شارەکانی ئەبوزەبی و عومان و بەیروت و دەوحە و دوبەی و هەولێر و سلێمانی و تەل ئەبیب ڕاگیراون. ئەمەش بووەتە هۆی پەککەوتنی 135,000 سەرنشین. سەبارەت بە غاز لە بازاڕەکانی ئەوروپا نرخی غاز بە ڕێژەی 48% بەرزەو بووە. ئەمەش دوای هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و مەترسی وەستانی هاتوچۆ لە گەڕی هورموز. لە پلاتفۆرمی هۆڵندی گرێبەستەکانی مانگی نیسان بە 47.2 یۆرۆ بۆ هەر مێگاوات سەعاتێ مامەڵەیان پێوەکرا، لە کاتێکدا لە 27 دوای 2026 نرخی تەنیا 31.9 یۆرۆ بووە. ئەم هەڵکشانە دوای ڕاگرتنی بەرهەمهێنانی LNG بووە لەلایەن کۆمپانیای قەتەر ئێنەرجیەوە بەهۆی هێرش بۆ سەردامزراوەکان لە ڕەسەفان و مەساعید. لەلایەکی دیکەوە پچڕانی کەشتیوانی دەریایی ڕێگری لە گەشتینی کاڵا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات کە بە شێوەیەکی سەرەکی پشت بە هاوردەکردنی خۆراک دەبەستێت. زۆرێک لە کەشتیە بارهەڵگرەکان کە بە گەڕووی هورمزدا تێپەردەبن ڕاگیراون. بە جۆرەی شیکاری کۆمپانیای ئاگرۆس شەڕەکە هەڕەشە لە ناوەندێکی گەورەی هەناردەکردنی پۆلیمەرەکان دەکات لە ئیمارات. وڵاتانی کەنداوی عەرەبی ساڵانە تاوەکو 23 ملیۆن تۆن پۆلی ئیسیلین بەرهەم دەهێنن کە دەگاتە 15% بەرهەمی جیهانی و یەکێکە لە پلاستیکە هەرە بەکارهێنراوەکان لە جیهاندا. ئێستا هەناردەکردنی ئەم مادەیە کەوتوتە مەترسیەوە. کۆمپانیای کۆبلەر ئاماژە بەوە دەکات 33% پەینی جیهان لەوانەش گۆگرد و ئامۆنیا بە گەروی هورمزدا تێپەردەبن. ئەم پێداویستیانە لە قەتەر و سعودیا و ئیماراتەوە بۆ هیندستان، چین، بەرازیل و ئەفریقیا دەنێرێن. کۆمپانیاکە دەڵێت هیچ جێگرەوەیەک بۆ کەشتیوانی لە ناوچەی کەنداو نییە و گواستنەوەی وشکانی سنووردارە. بەرزبوونەوەی نرخ و وزەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرزبوونەوەی نرخی پەین دەبێت. کۆمپانیای شیڤرۆن لە ڕۆژی دەستپێکردنی هێرشەکان ڕایگەیاند بەرهەمێنانی پرۆژەیەکی گەوری غازی سروشتی لە کەناراوەکانی ئیسرائیل ڕایگرتووە. ئەم بڕیارە لەسەر داوای حکوومەتی ئیسرائیل بۆ و کۆمپانیەکە ئاماژەی بۆ ئەوەش کرد کە ئەولەوەیەتی سەرەکیان دەستەبەرکردنی سەلامەتی کارمەندەکەیانە لە کاتی شەڕدا. شرۆڤەکاران پێشبینی دەکەن تێچی گواستنەوەی نەود لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ ئاستیا زیاتر بەرز بێتەوە، چونکە ململانیەکان وای کردووە خاوەن کەشتەکان لە ناردنی کەشتی بۆ ناوچەکە بترسن. کۆمپانیەکانی دڵنیایی بە ڕۆیتەر زیان ڕاگەیاندووە تێچی گواستنەوە لە سەرەتای ساڵی 2026ەوە تاوەکو ئێستا نزیکەی 3 هێندە زیادی کردووە. کەشتیوانی لە ئاستی جیهاندا پەکی کەوتووە و کۆمپانیەکانی بیمە ئامادەنین بیمەی کەشتەکانیان بکەن بەهۆی مەترسی جەنگ لە کەنداوی عەرەبیدا. تاوەکو ئێستاش زیان بە 4 تەنکەر گەیشتووە و 2 دەریاوانگیانیان لە دەستداوە. هەروە 150 کەشتی لە گەڕووی هورموز و دەوروبەری گیریان خواردووە. بەهۆی پەرسەندی ترسی درێژخایەنی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران نرخی زێر بەرزبوونەی بەرچاوی بەخۆیەوە بینی و نرخی یەک ئۆنزێر بە ڕێژەی 2% بەرز بۆ و گەیشتە 5410 دۆلار کە بەرهێنەران وەکو پەناگایەکی ئارام پەنای بۆ دەبن. اینجا هەواڵێکی نوێ هەیە میدیاکانی ئێران بڵاویان کردوتەوە مەجید ڕەزا وەزیری نوێی بەرگری ئێران کوژراوە. مەجید ڕەزا طبعا 24 کاتژمێر بەسەر دەست بەکاربوونیان تێنەپەڕیوە لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلدا بۆ سەر ئێران کوژراوە. بەهۆی ململانێ و ئاڵۆزەکانی ناوچەکەوە هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق لە کەرکووکیش سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی ڕووی لە کەمبوونەوە کردووە. دانیال عەبدوڵڵا یاریدەری بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای کەرکووک هۆکاری کەمبوونەوەی کارەبای ڕاگەیان دەڵێت هۆکارەکەی ئەوەیە ئەو غازی کە لە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا کە ئەو غازی کە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا بەگەردەخات کەم بۆتەوە. هەروەها وەستانی بەرهەمهێنانی غاز لە کێڵگەی کۆرمۆر کە بەهۆیەوە کەرکووک ئەو بڕە کارەبایی لە دەست داوە کە لە هەرێمی کوردستانەوە بۆی دابین دەکرێت. وتیشی کاریگەرەکانی شەپۆلی سەرما هۆکارێکی دیکەیە بۆ زیادبوونی خواست و کەمبوونەوەی سەعاتەکانی پێدانی کارەبا ئاماژەی بەوەش کرد لە پێش جەنگ و ئاڵۆزەکانی ناوچەکە لە کەرکووک ڕۆژانە 16 کاتژمێر کارەبا دەدرا بە هاوڵاتیان، بەڵام لە ئێستادا ئاستی پێدانی کارەبا لە کەرکووک بە ڕێژەی 150 دابەزیوە.
چەند ڕۆژێکە خۆی عراق بەگشتی و منتیقەکە هەر هەمووی بە حاڵەتێکی تایبەتە ڕوا بۆیە بۆتە هۆی ئەوەی کەەوە کە غاز نەماوە بەرەمێنانی کارەبا هاتۆتە سەر نیوە کەمتر ئەو بەشانی کە بۆمان نەهات لە هەرێمەوەشی ساوانە نەماوە بەهۆی ئەوەی کەەوە کۆڕمەڕ وەساوە بێگومان کارەبا کەمە بێتەوە بە ئومێدی ئەوەی کەەوە وەزعەکە بچێتەوە بواری ئاسایی خۆی و کارەبا زیاد بێتەوە تقریبان ئێمە 15 ڕۆژانی با بڵێن چەند ڕۆژێکی پێشە ساگانە ئاسی دانی کارەبا بە هاوڵاتیان گەیشتووە سەر سەروی 15 کاژمێر لە ڕۆژەکە ئێستاکان هاتوونەتە سەر 7 بۆ 8 کاژمێر کارەبا ئەدەین هاوڵاتیان ئەوەش دوو هۆی سەرەکی هەیە یەکەمیان وەگوتمان بڕینی غاز و کەمبوونەوەی بەرەمێنانی کارەبا دووەمیانش بە شێوەیەکی گشتی بینیمان مەوجەیەکی سەرماوسۆڵ هات پلەکانی گەرمای پلەکانی سەرمای زیاد کرد هاتە بە هەمان شەواتە سەر 6 و 7 و 8 فبۆیە ئەوەش ینی ڕۆڵێکی خۆی هەبووکەوە هەردووکی بەیەکەوە ێساکانە کارەبا گەشتۆتە سەر 7 بۆ 8 کاژمێر لە ڕۆژەکە. بڕیاری کوژانەوەی تاوەرەکانی ئینتەرنێت لە کەرکووک چووە بواری جێبەجێکردنەوە خزمەتگوزاری ئینتەرنێتی ئەو تاوەرانە بە تەواوەتی وەستا. لە دژی ئەو بڕیارەش خاوەنی تاوەرەکانی ئینتەرنێت لە بەردەم بینای پارێزگای کەرکووک گرت بوونەوە و داوایان کرد بڕیارەکە ڕابگیرێت یان پەلەی تێدا نەکرێت تاوەکو جێگرەوەیەکیان بۆ دابین دەکرێت. خاوەنی یەکێک لەو تاوەرانە قسەی بۆ کەناڵەکەمان کردووە دەڵێت ژمارەیان دەگاتە نزیکەی 500 کەس و سەرجەمیان خاوەنی خێزان و ماوەی چەندین ساڵە لەم کەرتەدا کار دەکەن و بژێویان لاسەر ئەم کارەیە. جێباسە بڕیاری لابردنی تاوەری ئینتەرنێت هاوکاتە لەگەڵ فراوانبوونی پرۆژەی کێبڵی زەویەوەی فایبەر ئۆپتیک و گەشتنی بە زۆربەی ناوچەکانی کەرکووک. اینجا بڕیاری لابردنی تاوەری ئینتەرنێت دواوادەی کە لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراقەوە دەرکرابوو سێ بووە ئەمڕۆ بڕیارەکە جێبەجێکرا. صاحبی برجەکانی کەرکووک لە 2005 و 6ەوە هەمومان ئیشی لەسەرەکەین مۆجازی کەرکووکمان کردووە لەگە کۆمەڵی شەریکاتایە ئێستا ئەم قەرارە هاتووە کابێ لە سێ ئەم برجانە هەمویان بکوژێنەوە شتێکی غێر معقولە چونکە ڕسقی ئەم هەموو گەنجە لە سەرێتی ئەم هەموو عایلە لە سەرێتی زیاد لە 500 عایلە ڕسقی لەسەرم ئیشەیە کە ئێستا ئەمانە کوژێننەوە ئەمانە بۆ کۆ بڕۆن چی بکەن هەدەفی لەم کوژانەوە چییە هەدەف لەمانە تەنها بۆ دوو شەریکەیە ئەگەڕێتەوە کەوا ئێستیسمارەکانە بەس بۆ ئەو دوو دەساڕوە پێشنیارمان ئەوەیە ئێمەش با ئیشکەین ینی با بێتە منافەسەیەک لە بین ئێمە و ئەرزێکەیە با بڵێن خەڵکی کەرکووک زۆری دانیشتۆکەی موچەی لەسەر هەرێمە ماڵوایە 4 مانگ جارێ پارەمانەداتێ لەگەم موچەیە 3 مانگ جارێ ئەمە لەسەر ناوەسێ دوای ئێوە ئێمە 5000 بۆ 7000 هەرزانترە دینە و خەڵکە 12 شەو بە یەک بێ دوو شەو بێ تەلەفۆنمان بۆ بکەن ئێمە جواب بێنەدینەوە بەڵام ئەمانە وانین نازانم هۆکارەکەشی چییە کاوام خەتە لەم خەڵکا بڕن. اینجا گرانبوونی نەوت و دۆلار دابەزینی بەرچاوی بە نرخی زێڕ و زیەوە بینیوە. ئەمڕۆ نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستاندا بەم جۆرە بۆ مسخاڵێک زێڕی عیارە 35,000 دینار دابەزیوە مسخاڵێک زێڕی عیارە 21,000 دینار دابەزیوە یەک مسخاڵ زێڕی عیارە 22,000 دینار دابەزیوە. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.